لەمێژەوە وتراوە ئاوەدانی بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی باران ڕێژەی بارانبارین لە ئاستی پێویستدانە بۆ خەرکە گرفت بۆ ئاوەدانی ئێمە دروست دەبێت چونکە ئاوەدانی لە مەفهومدا چی ئەوەیە کە تۆ بتوانی کشت و کاڵ و ئاودێری بە شێوەیەکی گشتی باش بێ لە وڵاتەکە و ئاوی پێویستە هەبێ بۆی و ئاستی ئاوی گلدراوەی لە وڵاتەکەدا بە شێوەیەکی باش بێ بەڵام ئەم ساڵ ئەمان هەمووی گرفتیان تێکەوتووە لە درێژەی چیرۆکە هەواڵی ئەم بابەتەدا ئەم ئێوارەیەماندا ئەم بابەتە گرنگی زۆر پێدراوە ئێوارەتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆ نابەکرم ئاستی ئاوی بەنداوی دوکان بەهۆی وشکە ساڵیەوە دابەزیوە و بەرپرسانی بەنداوەکە دەڵێن لە 4 ساڵی ڕابردوودا ئاستی ئاوەکە مەترێک و 18 سانتیم کەمی کردو. دابەزینی ئاستی ئاوی دوکان تەنها کێشەی ئاوی ماڵانی دروست نەکردووە بەڵکو کاریگەری لەسەر کشت و کاڵی ناوچەکەش هەبووە. دوای بڵاوبوونەوەی دەنگۆی ئەوەی کە گوڵکۆی شێرکۆبێکەسی شاعیر لە ناوپارکی ئازادی شکێنراوە کوڕی شێرکۆبێکەسی شاعیر ئەو هەواڵانە ڕەت دەکاتەوە. هەڵۆ شێرکۆبێکەس بە کوردستان 24 ڕاگەیان تێکچوونی گوڵکۆی باوکی بەهۆی ڕەشەباوە بۆ لە نزیکترین کاتدا چاکی دەکەنەوە. گودنایت سەڵجا نوێترین فیلمی دەرهێنەری کورد هونەر سەلیمیە ئەمڕۆ پێشئەندانێکی تایبەتی لە پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ دەکرێت. فیلمەکە یەک کاتژمێر و 37 خولەکە دەرهێنەری فیلمەکە بە کوردستان 24 ڕاگەیاند. فیلمەکە لە تەواوی سینەماکانی شارە گەورەکانی فەڕەنسا نمایش دەکرێت. کاریگەری وشکە ساڵی تەواو بە بەنداوی دوکانەوە دەرکەوتووە و خەڵکیش بەگشتی ترسیان بۆ دروست بووە لەوەی کە کێشەی نەبوونی ئاو دروست ببێت. ئاستی ئاوی بەنداوی دوکان بەهۆی وشکە ساڵیەوە دابەزیەوە و بەرپرسانی بەنداوەکەش دەڵێن لە 4 ساڵی ڕابردوودا ئاستی ئاوەکە مەترێک و 18 سانتیمتر دابەزیوە. دانیشتوانی دوکانیش ناڕازین لە شێوازی پێدانی ئاوی خواردنەوە و پێیان دەڵێن کە لە ڕۆژێکدا تەنها یەک کاتژمێر ئاویان پێ بدرێت. دابەزینی ئاستی ئاوی دوکان تەنها کێشەی کەم ئاوی دروست نەکردو و کاریگەری لەسەر بڕی ئەو کشت و کاڵانەش دروست کردووە کە لە خواروی بەنداوەکەی دوکانەوە دەکران و ئەم ساڵیش وەک پێویست نییە. ڕۆژانە لە نێو ماڵەکەیەوە دیمەنی دابەزینی ئاستی ئاوی دوکان دەبینێت و ئازاری دەدات. ئەو لە ساڵی 1992ەوە دانیشتووی شارۆچکەی دوکانە. ماڵەکەی تەنها 20 مەتر لە بەنداوەکەوە دوورە. بەڵام ڕەخنەی هەیە لەوەی کە وەک پێویست ئاوی خواردنەوەیان پێناگات و ئەگەر ماڵێک خێزانی زۆر بێت ئەوە بەشیان ناکات. ڕۆژی ئێمە 1 سەعات ئاومان هەیە لەسەر بەحرەکەبی 20 مەتر لە ئاوەکەەوە دووربی 20 مەتر دووربی لە ئاوەکەەوە معقولە ڕۆژی 1 سەعات ئاوت هەبێ ئەمە ڕاستە. کاریگەریەکانی وشکە ساڵی لە 2 ساڵی ڕابردوو تەواو بە بەنداوەکەوە دیارە. لە 4 ساڵی ڕابردووش ئاستی ئاوەکەی مەترێک و 18 سانتیمەتر دابەزیوە. بەدەر لەو گرفتە هەنووکەیانەی کە بەهۆی وشکە ساڵیەوە ڕوبەڕووی بەنداوەکە بووەتەوە کوالێتی ئاوەکەش مەترسی لەسەرە. بەنداوی دوکان سەر چاوەکەی زەی بچووکە زەی بچووکی سەرچاوی سەرێکی لە ئێرانەوە دێت. هەمر ساڵێکی ئێرانیش بەهۆی ئەوەی کە چەند بەنداوێکی لەسەر ئەم سەرچاوی دروست کردووە ئاتەن لە ساڵانی وشکە ساڵی داواتە کەم بارانیدا ئەو ئاوەی کە دێت بۆ دەریاچەی دوکان کەمەوێتەوە کە ئەو کەمیش بۆ تەبعەن کەمبوونەوەی ئاوی سەرچاوی ئاوی زەی بچووک ئەبێتەوەی ئەوەی کە ئاستی ئاوی دەریاچەکە دابەزێت لەبەر ئەوە ئاوی پێویست دروست نابێت. ئەمەش کاریگەری دەبێت یەک لەسەر بڕی ئەو کشتتوکاڵانەی کە لە خوارد بەنداوی دوکانەوە دروستکە ناتوانێت ئەو کەمێتە کشتتوکاڵی کە ساڵانی پێشوو دەکرێت ئەو ساڵانەی کە وشکە ساڵیە بتوانێت ئەو کەمێتە مڵین کشتتوکاڵە ئەنجام بدات. بەنداوی دوکان بۆ مەبەستی جیاجیا سوودی لێوەردەگیرێت کە یەکێکیان بەرهەمهێنانی کارەبایە کە جارێکی دیکەش وشکە ساڵی گرفتی بۆ ئەو کەرتە گرنگەش دروست کردووە. بەنداوی دوکان بۆ پڕبوون پێویستی بە 7 ملیار مەتر سێجا ئاو هەیە. بەڵام بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵی ئێستا ئەم بەنداوە 2 ملیار و 900 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە.
هاوکات ساڵی ڕابردوو ئاستی ئاوی بەنداوەکە زیاد لە 495 مەتر بووە لەسەر ئاستی ڕووی دەریاوە، بەڵام بۆ ئەم ساڵ و بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵی ئەو ڕێژەیە دابەزیوە بۆ کەمتر لە 494 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە. هاوژین جەمال، کوردستان 24، بەنداوی دوکان. هەموو تێکچوون و ناهاوسانگیەکی ژینگەی بە دڵنیاییەوە کاریگەری خۆیان جێدەهێڵن. ئەوەی کە لە راپۆرتەکەدا بینیمان کە ئەوەیە ڕێژەی بارانی پێویست نەباریەوە و ئاوی گلدراوەمان نییە. جیاواز لەم بابەتەش بە نمونە ئەم ساڵ کە زستانەکەیمان بینی کە چەند سەخت بوو بەراورد بە ساڵانی ڕابردووی خۆی جیاوازێکی زۆر بوو. هەندێک ڕۆژ بەستنەکە بەڕادەیەک ڕووی ئەیە کە چەندین ڕۆژ کۆڵانەکان و هەندێک شوێن بەبەستووی ئەمانەوە. ئەم بەستنە زیانێکی زۆری گەیاند بە بەشێک لە دارەکانی سنووری سلێمانی و ناوچەکەش بەگشتی. بە تایبەتی جۆری داری کالیپتۆس کە بە نزیکەی ئەم دارە 6,000 داری هەیە لە تەمەنی جیاوازان و کەوتونەتە ژێر کاریگەری وشک بوونەوە. شارەزایانی ئەم بوارەش دەڵێن تەنها سلێمانی و دەوروبەری نەبووە و عێراقیشی گرتۆتەوە. کالیپتۆس دارێکی بێبەرە و گەشەی خێرایە لە دوای ساڵانی 2000ەوە لە هەرێمی کوردستان لە ناو شار و لە دەرەوەی شاریشە بۆ دروستکردنی سەوزایی و گرنگی زۆر بە چاندری دراوە. دیمەنی وشکبوونی ژمارەیەک داری بە تەمەنی جۆری کالیپتۆزە لەم بەر و ئەو بەری شەقامێکی دەرەوەی شاردە. دارەکان وشک بوون و لە بەهاری ئەم ساڵ گەڵا و چڵ و پۆپیان دەرنەکردەوە. وشکبوونی داری کالیپتۆس ئەم ساڵ زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراقیشی گرتوتەوە. شارەزان دەڵێن هۆکارەکەی ئەو سەرماسەختە بوو کە زستانی ئەم ساڵ ناوچەکەی گرتەوە و پلەکانی گەرما لە هەندێک شوێن بۆ 15 پلە ژێر سفر دابەزی. حاڵەتە تەنها لە منتیقی ڕاپەڕین و هەرێمی کوردستانیش نەبووە، وەکو بەدواداچوونمان کردو هەتا لە بەغدا و لە ناوچەکانی جنوب و ئەوانەش بخۆی ئەم شەپۆ لە سەرمایەکی هاتبوو ئەم حاڵەتە هەبوو لیژنەشیان لەسەر ئاستی باڵا لە پێکێناوە. لەبەر ئەوە هەوڵ بدەین میکانیزمیشی گونجاو بووەوەی کە ئەو دارانە کە دەبڕدرێنەوە کە تەواو وشک بوون لەگەڵ ئەوەدا خەڵکیکیش هێرش نەبابووەوەی کە دارێک وشک نەبووتەوە کە ڕقی لە داری و کالیپتۆز هەڵبستێ بۆی کە بیبڕێتەوە لە شوێنیدا مەسەلەن بینای لێ بکا و پرۆژەی لێ بکات. وشکبوونی درەختی کالیپتۆس زیاتر لە هەر ناوچەیەکی دیکە سنووری پارێزگای سلێمانی گرتوتەوە. زیاتریش لەو درختانە بەدی دەکرێت کە لە دەرەوەی ئاوەدانی و شارەکاندان. بەشێک لە درەختەکان لە بەشی خوارەوە لق و پۆپیان دەرکردوتەوە، بەڵام هەندێکیان بە تەواوی وشک بوون. ئەم ساڵ ئاسی پلەی گەرما زۆ نزم بووە، بۆیە بەشێک لەو دارە کالیپتۆزانە وشک بوون، بەڵام وشک بوونەکەیان بە یەکجاری نەبوو. ئێستا لە قەدی ئەستورەوە جاریشتر هەڵی داوەتەوە ئەم نەمامە ئەو لاخانەی کە لاخی لاوازن ئەوانە وشک بوون. بۆیە ئەمە زیانێکی گەورە بوو بۆ لانی ژینگەی، چونکە ڕوبەری سەوزایی کەم کردوتەوە، هەم بەڕاستی دیمەنێکی ناشینیشی پەیدا کردووە، بەشێکی دارەکە سەوزە بەشێکی وشکە. کالیپتۆس دارێکی بێبەرە و گەشەی خێرایە و لە دوای ساڵانی 2000 لە هەرێمی کوردستان لە ناو شار و دەرەوەی شاریش بۆ دروستکردنی پشتێنەی سەوزایی گرنگی زۆر بە چاندنی دراوە. ئەو درەختانی کالیپتۆس کە لەمبەر و ئەمبەری ئەم شەقامە گشتیان بەشێکن لەو هەزاران درەختەی کە ئەم ساڵ وشک بوون و نەژیانەوە. بە پێو بە دوواداچوونی کە کردومانە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی لە نێوان 6 بۆ 7,000 داری کالیپتۆس ئەم ساڵ وشک بوون یان نەژیانەوە. ئارەسەمی کوردستان 24 ڕانیە. پرۆژەی قیرتاوکردن و فراوانکردنی گۆڕەپانی وەستانی بارهەڵگرەکانی دەواازەی سنووری حاجی ئۆمەران دەستی پێکرد. پرۆژەکە بە گوژمەی ملیارێک و 406 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت. ڕوبەری پرۆژەکە 8,000 مەتر دووجا دەبێت و گۆڕەپانی وەستان و هاتن و چوون و بارهەڵگرەکانی دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەخۆ دەگرێت. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت پێشبینی دەکەن کەمتر لە وادی دیاریکراوی خۆی پرۆژەکە تەواو بکرێت. پرۆژەی قیرتاوکردنە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ڕێگای سەرەکی هاتوچۆی بارهەڵگرەکانی هەرێمی کوردستان و ئێرانە. ڕۆژانە سەروی 500 کامیۆن کاڵا و کەلوپەل هاوردە و هەناردە دەکەن.
دەپوتۆزی هاوین و کەندوچاڵی ئێرە بوو بۆ گلەیی بەردەوامی شۆفێرانی کامیۆنە بارهەڵگرەکانی هەرێمی کوردستان و ئێران. ئەو ملگە دوشتێکەوە دەرکەوتووە تای تەقاندەوە هەبوو تای تەقاندووە سارێ عەزت کردووە دستاناکە بە فردەباری هەر زۆر ناخۆشی ئێرە هەر زۆر ناخۆشە تۆز دێت ئەو تۆزە هەموو دەستە ناو سارە پێش ئێستا وەکو خۆت دەبینی ئەوە تێلەکەیە ها کووە سیارەی گەورە بە سێردا بسوڕێتە چۆنە ئێستاش زۆر سوپاسی حکوومەت یاریمی کوردستان دەکەین بۆ تەساوکردنی ئەو کێڕە بەڕاستی ئیشەشی زۆر باشە. لە دەستپێکی ئەم مانگە پرۆژەکە کەوتوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەندازیاری سەرپەرشتیاریش پێشبینی دەکات بەر لە وادەی خۆی کۆتایی پێبێت. بریتە لە خاوێنکردنەوەی گۆڕەپانەکان بەگشتی و هەروەها ڕەشاندنی پرایم کۆد پاشان دوو لێر بایندەرمان هەیە لێری یەکەم بۆ ڕاستکردنەوەی گۆڕەپانەکان بەکاردێ ئەو شوێنان کە بەرزوی نوزمی هەیە پاش پستانەوەی و لێری کۆتاییش بە سومچی 8 سانتیم ئەویش بایندەرە تەبعاً پاش پستانەوەی. دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تا کە دەواازەی سنووری ئیداری سەربەخۆی سۆران و هەولێری پایتەختە لەگەڵ ئێران. ڕۆژانە بە شێوەیەکی فراوان ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری تێدا ئەنجام دەدرێت. کوژمەی تەرخانکراوی ئەم پرۆژەیە 1 میلیارد و 406 میلیۆن دینارە و بە تەواوبوونی وێڕای ڕێخستنی سیستەمی هاتوچۆ لە دەواازەکە گلەیی و گازاندەی لە مێژینەی شۆفێرە کامیۆنە بارهەڵگرەکانی هەرێمی کوردستان و ئێران نایەڵێت. تەیفور محەممەد کوردستان 24 دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران. هەر لێرە لە چیرۆکە هەواڵ چەند بەرنمەیەک چەند ئێوارەیەک باسمان لە هەندێک لە بەرەو پێشچوون تەکنەلۆژیەکان کردووە کە گەنجەکان لە بواری تەکنەلۆژیدا بە هەندێک جار داهێنانیشیان کردووە بۆیە زۆر گرنگە کە دەرفەت بدرێ بەوەی کە بەشێک لە گەنجەکانم توانایانی خۆیان نمایش بکەن بە تایبەتی گەل لە پێشانگایەکی نێودەوڵەتیشدا بێ ئەوە زۆر باشترە. بۆ ساڵی سێەم پرۆژەیەک و پێشانگایەکی تەکنەلۆژی کە ناوی هایتێکسە لە شاری هەولێر کراوەتەوە کە ئەمە جاری سێمیەتی کە 186 کۆمپانیای نێوخۆی و نێودەوڵەتی بەشداریان تیا کردووە. بۆ ماوەی 4 ڕۆژ ئەم پرۆژەیە بەردەوام دەبێت و گەنجانی بەشداربوو دەرفەتێکیان بۆ ڕەخسەیە کە گرنگی بدرێ بە تواناکانیان و دەرفەتێک بێ بۆ نیشاندانی تواناکانیان لە بوارە تەکنەلۆژیەکانە. پشکنینی ڕێژەی هیمۆگلۆبینی خوێندەکان لە ڕێگەی ئامێرێکی بەرهەم هاتووی نوێی پزیشکیەوە. ئەم ئامێرە لە ڕێگەی هەڵمژینی هەناسەوە ڕێژەی ئۆکسجین و هیمۆگلۆبینی خڕۆکەی سوور و سپی لە خوێندا دیاری دەکات. 2 قوتابی زانکۆ بە توانەکانی خۆیان توانیویانە مامێرە بە شێوەیەکی ساکار بەرهەم بهێنن کە بەبێ خوێن وەرگرتن کردارەکە ئەنجام دەدات. بۆیان نمایشکردنیشی لەم پێشانگایەدا بە دەرفەت دەزانین. توانای هەژمارکردنی خڕۆکە سوورەکانی ناو خوێن بەبێ بەکارهێنانی سرنج واتە بەکارهێنانی سامپڵ بە هیچ جۆرە سامپڵ وەرناگرن تەنها بە بەکارهێنانی هەناسا واتە قوتی کەسەکە بۆ هەڵناسە هەڵمشین. پرۆژەی تەواوەتی نیوە تەواومان نەکردووە. ئەمانەیە لە داهاتوە بەرەی پێبین و بەڵام پێویستمان پاڵپشتیە بێت بۆ ئەو کارە. بۆیە هاتوین بۆ ئێرە تاکو پاڵپشتی وەرگرن. پێشانگای نێودەوڵەتی هایتێکس بۆ ساڵی سێەم وەکو گەورەترین پێشانگای تەکنەلۆژی لە هەولێر ئەنجام دەدرێت. نوێنەری کۆمپانیەکان نوێترین پێشکەوتنیان لە بەرهەمەکانی خۆیان نمایش کردووە بۆ پەرەدان بە تەکنەلۆژیا و بەکارهێنانی لە گشتکارتەکان و سوودوەرگرتنی وەکو سەرچاوەیەکی داهات. یەکەم جار ئەپلیکیشنەکە دەکەیەوە ماپەکە ئەو ناوچانی لەسەر دەستنیشان کراوە کە ناوچەی مەترسیدارن واتە مەترسی بوونی مینیان لێ دەکرێت بە ڕەنگی سوور لەسەر ماپەکە دەستنیشان کراون کاتێکەوە یوزەرەکە کەسی بەکارێنەر لەو ناوچانە نزیک دەبێتەوە ڕاستەوخۆ لە ڕێگەی زەنجی مۆبایلەکەیەوە ئاگادار دەکرێتەوە. هایتێکس توانیوێتی ببێتە ناوەندێکی تەکنەلۆژی متمانە پێکراوە کە پسپۆڕان و ئارەزومەندانی تەکنەلۆژیا لە تەواوی عێراق بە تامەزرۆیەوە چاوەڕوانی بەڕێوەچوونی دەکەن. کۆمپانیا و براندە نێودەوڵەتیەکانیش لە 30 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە. لە ماوەی 4 ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی تەکنەلۆژی هایتێکسدا 186 کۆمپانیای ناوخۆ و نێودەوڵەتی با نمایشکردنی بەرهەمە تەکنەلۆژیایەکانیان چێبڕچێدەکان بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم دەرفەتێکیشا بۆ دەرخستنی توانای گەنجان بە نمایشکردنی بەرهەمە تەکنەلۆژیایەکانیان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر.
دوێنێ لە بەشێک لە پەیج و ماڵپەڕەکانە هەواڵێک بڵاو بووە گوایە گوڵکۆ و گۆڕی شاعری ناسراوی کورد شێرکۆ بێکەس شکێنراوە و شێوێنراوە و ئەمەش لای بەشێک لە خەڵک دەنگدانەوەی هەبوو بۆی کە چۆن دەکرێت گۆڕی کەسانی ناسراوی کورد بەو جۆرە بشێوێنرێت و لە پاڵ هەواڵەکەشدا چەند وێنەیەک دانرابوو وەکو بەڵگەی ڕاستی ڕووداوەکە دەبینرا. گۆڕی شێرکۆ بێکەسی شاعیر لەسەر وەسەتی خۆی لەناو پارکی ئازادی شاری سلێمانیدایە و شوێنەکە بە بەردەوامی جموژۆڵی تێدایە و ئەنجامدانی کارێکی لەو شێوەیە لەو جێگایەدا ئاسان نابێت. هەر بۆیە ئەمڕۆ لە ڕوونکردنەوەیەکدا هەڵۆی کوڕی شێرکۆ بێکەس بە کوردستان 24 ڕاگەیاند کە ڕووداوەکە بەهۆی ڕەشەبای بەهێزەوە ڕوویداوە و بە زووترین کاتیش چاک دەکرێتەوە. سەبارەت بۆ ماڵ و کەلوپەلانەی کە لە باوکیەوە بۆیان جێماوە دەڵێت بەنیازن ماڵەکەی بکەن بە مۆزەخانە. ڕاستی هەندێک لەو سایتانە ببێ گەڕانەوە بۆ سەرچاوی ڕاست هەندێک هەواڵەیە بڵاوی دەکەنەوە دیارە پێشتر ئەم گۆڕەشکێنراوە وەختی خۆی لە سەرەتاکانە ڕەنگە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ویان بیر کردوێتەوە کە شێوێنرا و دەستێکی لە پشتەوە بەڵام وەکو ڕوونکردنەوەکەم دا و ئێستاش لەگەڵ هەموو هاوڕێیانی مێدیاکارانی خۆتانە باسم کرد کە ئەمە پەیوەندی بە ڕەشەباکەی پێرەشەوە بۆ ئەو پێشەی کەوتۆ و شکا و ئێمە ئەمڕۆ لێرین بە چاکردنەوەی نەخێرە وەختە لەگەڵ دەستگا ئەمنیەکانە قسەکرا هیچ سەرەداوێک نەبووە بەڵام ئەوەی یەکەم بەڵێ ئەوە شکێنرا و بەڵام ئەمەی ئەمجارە نەخێر کامەری چاودێری لێرە هەیە سیر کراوە کە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە و لەگەڵ دەستگا ئەمنیەکانیش قسەکراوە و لەگەڵ پاسەوان و باخەوانی ئێرەشدا کە هەموو هاوڕان لەسەر ئەوەی کە ئەو ڕەشەبایە بخستوێتی مۆزەخانەکە چەند وەختە خەریکین ئێستا بەڕاوێژ لەگەڵ کۆمەڵێ لە برایان و هاوڕێیانی خۆماندا وەکو مامۆستا سالاری بازیان و کاک هاوڕێ شێخ نووری و شێخ ئەحمەدی نۆکانوان ئەوانە بڕیاریانداوە کە ماڵەکە بکەن بۆ مۆزەخانە وەکو شتێکی کولتوری. جێگیری کونسڵی گشتی هۆڵندا سەردانی سلێمانی کرد و ڕایگەیاند پێویستە گرنگی بە ئاسایشی خۆراک بدرێت. میکی کایسەر جێگیری کونسڵی گشتی هۆڵندا بۆ میدیاکان قسەی کرد و ڕایگەیاند بڵاوبوونەوەی کۆلێرا ئەوە دەردەخات کە پێویستە ئاگاداری خۆراک و سیستمی خۆراکی خۆمان بین و پێویستیشە ئاسایشی خۆراک لە بەرچاو بگرین و زنجیرەی بەرهەمهێنان و ئامادەکردنی خۆراک چاودێری بکرێت و پرۆفێشناڵانەش کاری لەسەر بکرێت. بەڵێ بەداخەوە دوای کۆڤید ئەم بەکتریایی چرکە هەیە بەناوی کۆلێرا بەڕای من ئەو شتەی کە ڕووی داوە زیاتر خزمەت بۆ فکرەیەکە کە ئەبێ ئێمە چیتر ئاگاداری ئەو خواردنانە بین کە دەیان خۆین و گرنگی ئاسایشی خۆراکمان بۆ دووپات دەبێتەوە کە کۆمپانیایەکی ئاواوەکۆی کە من هاتووم سەردانم کردووە کە بەم شێوازە پرۆفێشناڵانە خەریکی خواردنەکانمانە بن زۆر پێویستە و من هیواداریشم کە چیتر کۆلێرا لێرە نەمێنێت و بۆ ئەمەش دەبێت ئاگاداری زنجیرە خۆراکیەکانمان بین هەر لە کێڵگەوە تا ناو قاپەکانمان بۆیە زۆر گرنگەکە پرۆسی ئامادەکردن و بەرهەمێنانی خۆراک پرۆسێکی پرۆفێشناڵانە بێت و بە پرۆفێشناڵی ئەنجام بدرێت. گودنایت سۆڵجە نوێترین فیلمی دەرهێنەری کورد هونەر سەلیمیە ئەمڕۆ دووشەممە پیشاندانێکی تایبەتی لە پاریسی فەڕەنسا بۆ دەکرێت. فیلمەکە یەک کاتژمێر و 37 خولەکە و دەرهێنەری فیلمەکە هونەر سەلیمی قسەی بۆ کوردستان 24 کرد و ڕایگەیاند نمایشی فیلمەکە ڕۆژی 29 مانگە و لە سینەمای تەواوی شارە گەورەکانی فەڕەنسا پیشان دەدرێت. ئەو باسی لەوە کرد کە نیشاندانەکە تایبەتە بۆ نزیکەی 500 میوانی تایبەت کراوە و وتیشی ئەم فیلمە ساڵی 2009 وێنەگیراوە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی هۆڵەکانی سینەما بڵاوکردنەوەی فیلمەکە دواخراوە. سەبارەت بە چیرۆکی ئەم بەرهەمە هەندێک وردەکاری زیاتری باس کردووە. چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی دوو کەس دەکات زینێ و ئەفداڵ و کە چیرۆکەکە بەم شێوەیە کە سەر ڕای ناکۆکی نێوان خێزانەکانیان بەڵام ئەوان عاشقی یەکدین و ڕێگای سەخت دەبڕن و دواتر ژیانی هاوژینی پێک دێنن. هەردوو ئەکتەری کورد دلین دۆگەر و گەلیار نێروەی ڕۆڵی ئەو دوو کارەکتەرە سەرەکییان گێڕاوە. لەگەڵ گەلیار نێروەیە کە ئەکتەری سەرەکیە قسەمان کرد ئەو باسی لەوە کرد وەکو ئەکتەری سەرەکی فیلمەکە و بەشێک لە ستافەکە ئامادەی نمایشەکەن کە کاتژمێر 8 ئەم شەو دەست پێ دەکات و باسی لەوەش کرد پێشترم فیلمە بەشداری فێستیڤاڵێکی کردووە لە وڵاتی هۆڵندا و هەستێکی خۆشیشە کە ئەم شەو لەو نمایشە تایبەتەدا لەگەڵ ستاف و دەرهێنەری فیلمەکەیە بەشدار دەبێت. نشم عشق و ظلامتی من حکم روشنکی.
ئەمانە بابەتەکانی ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ بوون. چیرۆکە هەواڵ بە چیرۆکی سەرکەوتنەکان و جیاوازەکانی ئێوە درێژەی دەبێت. ئاسوودە و تەندروست باش بن.